سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە خزمەتاندان بۆ ئاراستەکردنی بەرنامەیەکی تایبەت بۆ ڕێزگرتن لە سێهەمین ساڵیادی یاخێزی شۆڕشی ژن ژیان ئازادی و کاریگەری و لایەنە ئەرێنیە جۆرە کۆمەڵایەتیەکانی. بۆ باسکردن سەبارەت بەم بابەتە داوامان لە زۆر بەڕێز هاوڕێ ئەسرین قادری ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە بەشداری بەرنامەکەمان بێت تا چەند پرسیارێکی سەبارەت بەم ڕووداوە گرنگە مێژوویە هەراستە بکەین. هاوڕێسترینمان لەگەڵام هاوڕێسترین سڵاوت لێ بێت و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامە تایبەتەدا. زۆر سپاس چاوەنگیان منیش سڵاوم هەیە لە خەمەتێوە و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خەمەتام. زۆر سپاس کە بەشداری. هاوڕێسترین تکایە بفەرمون دوای چەند ساڵ تێپەڕین بەسەر مەرگی ژینادا و کەوتنە ڕێ ئەو ئاخێزە مەزنە کۆمەڵایەتیە شوێنەوارەکانی چۆن دەبینێن بەسەر کۆمەڵگاوە؟ چاوەنگیان هەر پێم خۆشە بە بۆنەی نزیک بوونەوە لە ساڵڕۆژی شۆڕشی ژینە هەر لێرەوە سەری ڕێز و نەوازشدا بنوێنم بۆ بنەماڵەیە گیان بەخت کردوانی شۆڕشی ژیناوە هەروەها زیندانیانی سیاسی کە لە ناو زیندانەکانی کۆماری ئیسلامی خۆڕاگری ئەکەن. خۆ هاوڕێ چاوان دیارە شۆڕشی ژینە هەر لە یەکەم ڕۆژی ئستارتی ئەو اتفاقە گەورە کە لە دنیا دەنگی داوە هەر لە گۆڕستانی ئایچیۆ کە ژنان ڕووسەریەکانیان بە بادا بە نەزەر من هەر لەو ڕۆژەوە دەستاوەردەکانی ئەو شۆڕشە زۆر بەرچاو و بەرین بوون و تاکو ئێستا کە ئێمە پێکەوە قساکەین پێم وایە لە ناو کۆمەلگای ئێران ئێمە شاهدی ئەو تاغیراتە بنەڕەتیە هەین. ئەگەر ئێمە بمانەوێت سەبارەت بە مەوزوع و مەسئلەی ژنان خەم ببینەوە لەم بەرنامەیە خۆ بە نەزەر من هەروواکە ئەبینین ژنان وتم هەر لەو ڕۆژەوە هەر تاکو ئێستا لە تەریق نافەرمانی‌های مەدەنیەکەوە کە بە شکلی نەمادین چە بە دەرهاوردنی حجاب یا پوشش اختیاریەکە هەیەە لە شوێنهای وەکو کافەکان چوزانم لە شوێنهای عمومی وەکو دانشگاه یابانەکان ئەمە یەکێ لە دەستاوەردە گەورەکانە کە بە نەزەر من ناوێت چاوپۆشی لێ بکرێت. دیارە زۆربەی فعالینی بواری بزوتنەوەی ژنان باستەوە ئەکەن کە مەسەلەی حجاب تەنها مەسئلە یا مەسەلەیەکی زۆر گرنگ و مهمی شۆڕشی ژینان نییە. خۆ منیش وەکو خۆم بەرەو باوەڕە هەم کە یەکێک لە سەرەکی ترین داخوازیەکان و متاڵەباتی ژنانە مەسەلەی حجاب. هەروەکە بۆ خۆمانەزانین کە لە ساڵی 57 ئێمە بینیمان کە ڕژیمی جمهوری ئیسلامی بە حملە بە ژنان هاتە سەرکار و ئەو سیستەمە و حکوومەتەکەی بنیادنا. جا هەر بۆیە مەسەلەی حجابیش وەکو نمادێکی ئیدۆلۆژیک لە سیستمی جمهوری ئیسلامی وجودی هەیە و زۆر مهمە و گرنگە و بۆیە ژنانیش هەر لەو ساڵانە و تاکو ئەلان لەم ڕابطەوە مبارزەیان کردووە و مقاومەتیان کردووە و ئێمە لە تێی ئەم سێ ساڵە یانێ من ئەم اتفاقاتە وەکو شۆڕشێک یا هەمان انقلابێک چاو لێ ئەەکەم. ئەلبەتە خۆ بە معناهای مختلفی هەیە. انقلاب ئەڵێن کە گۆڕانکاریەکان ئەبێت لە بواری اقتصادیەوە بێت، ئەبێت لە بواری کۆمەڵایەتیەوە بێت، ئەبێت لە بواری سیاسی و فەرهەنگیشەوە بێت. بەڵام خۆ بەداخەوە ئەو شۆڕشە نەگەیشتەوە ئاستەکە بواری ئابووری یا سیاسی بگرێتە بەر، بەڵام لە بواری فەرهەنگی و لە بواری کۆمەڵایەتیەوە بە تەواوی ئەو کۆمەلگایە لەبەرگرت. ئێستامی ئەبینین کە مەسەلەی ژن ئەگەر پێشتر پشتگوێ ئەخرا حتا لەلایەن فعالینەوە، حتا لەلایەن بزوتنەوەکانەوە، حتا لەلایەن کۆمەلگاوە ئەو شتە پشتگوێ ئەخرا مەسەلەی بەناو مەسەلەی ژن هیچ وەخت بە ڕەسمیەت نەئەناسرا و ئێمە ئەمان بینی کە بزوتنەوەی ژنان یەکێک لە بزوتنەوە هەرە گەورەکان لەناو کۆمەلگای ئێران بووە و یەکێ لە فعالترین و ئەکتیڤترین بزوتنەوەکان بووە. بەڵام هەمیشەمان بینی کە ئەم بزوتنەوەیە وەها نیشانەدرا کە بێ ڕەهبەرە، هیچ هینێکی نییە، فعالیەتێکی ئۆتۆی نییە، زۆر نیشان نادرا. بەڵام بینیمان لە شۆڕشی ژینە خۆ
خۆشبەختانە بە هیمەتی ئەوڵان منێژم بە هیمەتی خودی ژنان کە پێش قەراوڵ و بە ئێستلاح ڕەحبەرانێ عملی و مەدانی ئەم شۆڕشە بوون نیشانیاندا کە بەڵێ بزوتنەوەیەک بەناو بزوتنەوەی ژنان وجودی هەیە و ئەوانن کە ئەگەر پێشتر بە عنوان پشتە سەحنە ناویان لێ ئەبرا ئێستا نەخێر ئەمان بە تۆری عملی حزورە فیزیکیشیان هەیە و خۆیان ئەتوانن لە ئەم بوارە فعال بن. یەکێتر لە ئاسەوارەکانی ئەم شۆڕشە پێم وایە ئەوە بوو کە بە شکلێکی توودەیی عملی کرد، یانێ ئەگەر پێشتر مەسەڵەن لە کوردستان فعالیەتێک ئەکرا، ئەگەر لە کوردستان بزوتنەوەیەک هەبوو، ئەگەر مبارزەیەک هەبوو زۆرتر لە شوێنەکانی تر مەسەڵەن پشگیری نائکرا یا ئەسڵن هەر نەیانە بیست. نمونەهای متعددمان هەیە لەو زەمینە، بەڵام ئەم جارەوانە بوو. ئەم جارە لە ئارامستانی ئایچی ژنان ئەگەر ڕووسەریەکانیان لابەر خوب لە تاران و لە شارەکانی تریشەوە ژنان هاتن ڕووسەریەکانیان ئاگردا و جوابی ئەو حرەکەتیانە داوە و شعاری ژنجیان ئازادی سەردرا و ئەمە یەکێتر لە دەستاوەردەکان بوو کە لە شۆڕشی ژینە خۆشبەختانەیە شاهدی ئەوە بووین. یەکێتر لەو شتانە کە بەلای منەوە زۆر مهم بوو لەم شۆڕشە ئومید و خۆشببینی بوو، یانە ڕێشتنی ترس لە ناو خەڵک و بەعام کۆمەلگا بوو. ئەو ترسێک کە پێشتر هێزگەل سەرکوبی ڕژیم هەمیشە لە ناو دڵی خەڵکەوە بە تایبەت ژنانە هێنیانە کرد، سایانە کرد کە پەرەی پێ بدەن. ئەم جارە ئەوە لە دڵی خەڵکا ڕژا، حتا لە تەریقی ئادام، حتا لە تەریقی زیندانی کردن، ئەسڵ جەنگی تەنبەتەن لە ناو خیابانەکانە بوو. بە باتۆم بەسەری خەڵکە ئەدرا، بە دووشکا لە کوردستان ئێمە بینیمان بە دووشکا حمڵەیان کرد بە خەڵک، بەڵام خەڵک پاشەکشیان نەکرد و ئەمەش بوو بە باسەوە کە ئەو ترسەی کە ئەو هەیبەتەی کە لە ڕژیمی کۆماری ئیسلامی هەبووە ئەم جاریتر ئەوە لە بین چووە. ئەو مەشروعیەتە نیمە ناتەواوە لە ناو خەڵکیشە حتا کۆتایی پێهات و ئەمە بوو بە باسەوەی کە تەناسوبی قووایەکی یەکجار بەهێز بە نەفعی خەڵکە بەتە دروست بێت و ئەمە جێگەی خۆشحاڵیە تا کوێستایمە بینین کە بزوتنەوەکانی تریشی بەرگرت و ڕەنگدا دیارە لە لامان. بەڵێ زۆر سپاس هاوڕێسرین. هەر لە درێژەی قسەکانی خۆتانە پێم خۆشە زیاتر ئاماژە بن بەوە کە هۆکارەکانی کەوتنە ڕێوەها ئاخێزێک دوای مەرگی ژیناچی بوون. بەڵێ هەڕێ چاوان هەروواکە تقریبا شارێشم کرد لە ساڵی 57 بەملا هەتا ئێمە 6 دەها قبل ئەوەش لەگەڵ ڕژیمێک بەناو ڕژیمی سەڵتەنەتی مبارزە کراوە لە ناو ئێران و بەتایبەت لە کوردستان ئەمە تاریخچەی هەیە و هەمومان ئاگادارین. بەڵام خۆ ئەگەر حداقل بۆ 2 دەهەیە قبل ئێمە بگەڕینەوە بینیمان خیزشێکی زۆر سەراسەری و عەزیم بەناو خیزشی گورستنەکان لە ئێران ڕێکەوت. بە نظر من یەکێ لە مهمترین مەسئلەکان مەسئلەی اقتصادیە کە مەسئلەی ئابووریە کە ئەو خەڵکە وادارەکات، ئەولەویەت بەندی ئەکات هەر ئینسانێک بە نظر من یەکێ لە مهمترین ئەسڵەکان ئەسڵی بەقای ئینسانە و ئەسڵی بەقا ارتباطێکی مستەقیمی لەگەڵ نان و کار و سەرپەنا هەیە، ئازادی هەیە و بۆیە ئەم مەسەلە بە نظر من لە ساڵی 96 و ساڵی 98 زۆر لەلایەن خەڵکەوە زۆرتر بەرچاو بوو با تەوەجۆ بە وەزعیەتی اقتصادیە کە جمهوری ئیسلامی هەستی وهەی بووە و کاتانە بەنابە تەوجیهاتێکە هەمیشە ئەیکرد کە ئەمە تەحریمە، چوزانم شەڕی وڵاتانی تر سووریە و شەڕی وڵاتانی دراوسێ هەیە، بۆیە وەزعیەتی اقتصادی ئێرانیش ئاوایە. هەمیشە بە نوعە تەوجیه و بە نوعە خاکیان لە چاوی خەڵک پاشیوە، بەڵام خۆب خەڵکیش خۆشبەختانە ئەوانە مەدە نەزەر نەگرتووە هیچ کاتێوە. لە ساڵی 96 بینیمان کە بە شکڵێکی زۆر عەزیم هاتنە پێش و پوختەتر لەوە لە ساڵی 97 بوو کە 98 بوو بەخشن هاتنە بەرەو ئەترازاتە کرا کە متەسفانە نزیک بە 1500 نەفەر 2000 نەفەر هەر لەو ئەترازاتە کوژران.
منزورمەوەیە کە من پێم وایە کە یەکشەوە نەبوو یا حرەکەتێکی ابتدا بە ساکن نەبوو کە شۆڕشی ژینا اتفاق کەوت بەڵکو پیشزەمینەهای قبلی بوو. ئێمە بینیمان کە لە ساڵی 96 شعارێ دراکە عەلەیهی حتا سەڵتەنەت ببەخشن ئیسلاح تەڵەبەکان یعنی تەواوی جناحەکانی کۆماری ئیسلامیشی لەبەرگرت. ئەگەر پێشتر مەسەڵەن لە دەهەی هەفتا ئەمان بینی کە ئیسلاح تەڵەبەکان بە نۆعێ خۆیان ئەکێشە بە ڕوخی خەڵکا کە ئێمە بەڵێ ئێمە هێزێکی ڕاستەقینەین و ئێمە ئالتەرناتیڤین، بەڵام ئەم جارە ئەوانیش هاتنە سەرکار و هیچ فەرقێکیان لەگەڵ یەکتر نەبوو، چە ئوسوڵگەراکان وە چە ئیسلاح تەڵەبەکانەوە. بۆیە خەڵکی تر باوەڕیان نەما بەم حرەکەتانەوە بە تەواوی جناحەکانی جمهوری ئیسلامی و یەک پارچە هاتنەمەیان. بۆیە بەداخەوە هەمیشە لە ناو جمهوری ئیسلامی مەسەلەی سەرکوبێکی سیستەماتیک و وەحشیانەی کە وجودی هەیە، سیستمێکی ئستبدادی لەویا حاکمە. بۆیە هیچ وەختێک ئیجازەی نەداوە بە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە دڵ و دڵخوازی خۆیان و یا بەو شتێکە ئامانجێکە هەیەە بگەین. بەداخەوە ساڵی 1970 هەر بە تەوەستی نیروی سەرکوب خەفە کراوە تاکو 1401 ئێمە شاید بووین لەگەڵ کۆمەڵگایەکی کامەڵان ئینفجاری ئێمە مواجه بووین کە مەرگی ژینای عەزیز بوو بە هۆکاری ئەوەی کە تەواوی ئەو ستەم و ناڕەحەتی و خەمەی کە لە دڵی ئەو خەڵکە بوو بە یەکجاری بروزی کرد و بە شکڵێ ئاعترازاتی مەیدانی ئاعترازاتی خیابانی کە نزیک بە 7 مانگ 8 مانگ تولی کێشاوە. ئەمە بێسابقە بوو لە تاریخی سیاسی ئێرانە بە نەزەر من بێسابقە بووە. بۆیە ئەمانە هەمووی یەکشەوە اتفاق نەکەوت بەڵکو تەواوی ئەو ستەم و زوڵمەی کە لەسەر خەڵکە ڕۆیشتووە هەمووی کۆبووە و مەرگی ژینا بوو بە بەعاسی ئەوەی کە ئەو ناڕەزایەتیە دەرببڕن. زۆر سوپاس هاوڕێسترین. ئاماژەتان پێدا کە ئەم شۆڕشە زۆر زوو توانی سنوورەکانی کوردستان، ئێران و جیهانیش بگرێتەوە، زیاترین بەشداریشی ژنان، کرێکاران، بنەماڵە دادخوازەکان و زۆربەی ئەو کەسانە بوون وا لە دەستی جمهوری ئیسلامی ڕقیان لە دڵە. وەکیش ئاماژەتان پێدا زیاتر لە 7-8 مانگ ئەم شۆڕشە لەسەر شەقامەکان بەردەوام بووە، دواتر سەرکوب کراوە خراە نێو ماڵەکانەوە. بە بڕوای ئێوە ئێستا ئەم شۆڕشە بە شێوازێک بەردەوامە؟ من پێم وایە ئێستش کەماکان شاید بە شکڵی خیابانی و یا جەنگێکی تەنبەتەن ئەلبەتە کە وجودی هەیە، ئەوەی کە ئینسانی زیندانیمان هەیە لە ناو زیندانەکانی جمهوری ئیسلامی، هەرو ئەوەش جەنگێ تەنبەتەنە بە نظر من. ئەسلحەی کە جمهوری ئیسلامی کێشاوی بەڕووی خەڵکە و ئیجازەی حتا نەفەس کێشانیشی نەداون، بەڵام شێوەکەی فەرقی کردووە. ئێستش ئێمە ئەبینین کە هەر هەفتە سێشەمەکان مەسەڵەن سێشەمەهای نە بە سێدارە وجودی هەیە. ئەسڵەن حال لە سەطحی کە ئەم ئاعترازاتە بە نظر من ئەوەندە پوختە بووە کە زۆر حتا بۆعدێ زیبایی شناسی ئاعترازیشی گرتووە سەبەر، یعنی زۆربەی تحلیلگەرەکان و کەسانێکە لەو بوارەوە فعالن زۆر مثال لە ئاعترازاتی ئێرانە هێنەوە کە چۆن بە شکلی نەمادین هەمیشە ئاعترازێکە هەیەە و خاستێکە هەیەە مطالباتێکە هەیەە، هەرچەند کە جمهوری ئیسلامی هیچ وەختە گوێی نەداوە، گوێی شنەوای نەبووە بۆ وەرگرتنی ئەم مطالباتەوە ئەم خاستەگەلە، بەڵام بە شکلی نەمادین هەمیشە کاری خۆیان ئەنجام داوە، چە بە شکلی سێشەنبەهای ئاعترازی بێ، هەرچەند کە پێشتر مەسەڵەن کەمپینهای متعدد لە ڕابطەهای مختلف و چە لە حجابەوە بگرە. مەسەڵەن ئێمە بۆ نمونە هەردووای شۆڕشی ژینا مەسەڵەن تەرحی نور بەڕێخراکە بۆ حجابی بەربا حجابی بێحجابی بە ئیسلاح ژنان بگرێت، بەڵام خۆ ژنان بەتایبەت جوابیان لەم ڕابطەوە نەداوە، گویان نەداوە بە ئەبزارەکان جمهوری ئیسلامی کە لەوانە سەرکوب یەکێ لە مهمترینەکانیان بووە کە بۆتە باعثەوەی کە نەیهێشتووە بوتم بە دڵخوازی خۆیان ئەو جونبشە ببەنە پێش. بەڵام شتێکم مهمە کە قبلنی شەرشارم کرد ئومید و خۆشببینی بووە کە بە نظر منەمەش تەنها بە تەنهایی کافی نییە بێ کاری بۆ بکرێ
و تقریبا کاریشی بۆ ئەکرێ هاوکات لەگەڵەوەی کە ئەو ئاعترازاتە ئەڕواتە پێش ئەو مبارزاتە ئەڕواتە پێش کاریشی بۆ ئەکرێ بەڵام ئێستا با تۆجو بە شرایەتێکە هەیە بە نظر من ناکرێ ئێمە واقعیاتەکان و منطقێ ئەوە بەکار نەبین کە بڵین ئەبێ تەواوی مەسەڵەن کرێکارانی مەسەڵەن سەنعەتی یا باقی کرێکارەکانتر ئەبێ ئێستا بڕۆنە اقتصاد ناکرێ ئەمەڵەن ناکرێ ئەوە چون وەزعیەتی اقتصادیەکە هەیە ئیمکان پەزیر نییە و بۆیە بە نظر من پەیوەستە و ئاهێستە بە ئێستەلاح ئەو جونبشە کەماکان ئێدامەی هەیە بەڵام ئەبێ خۆشبین بین ئەبێ ئومیدوار بین تا بە ڕۆژی سەرکەوتن. زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ ئەسرین قادری ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. زۆر سپاس بۆیەوەش. بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان زۆر سپاس کە بینەرمان بوون تا درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵمان بمێنەوە.